نەزۆککردن یا خاساندنی پشیلە ئەو ڕێگایی بەشێک لە خاوەن پشیلە ماڵیەکان دەیگرنە بەر. هەر نەشتەرگریەکی بڕینی ئەندامی زاوزەی پشیلە لە 30 خولەکدا ئەنجام دەدرێت. تێچووەکەی لە $50ەوە دەست پێ دەکات تا $100. ئەم کارەوا دەکات پشیلەکان وەچەیان زۆر نەبێت ئەگەریشی هەیە ببێتە هۆی ناوچوونی ئەو گیاندارە. ئەو نەشتەرگەریە بریتە لە لابردنی ئەندامی زاوزەی نێرینە وەروە ئەندامی زانزەی مێینە نێرینە لە نێرەکاندا مێینش لە مێیەکاندا بەواتای لابردنی هەردوو گونەکان لە نێرەدا بۆ ئەوەی چیت کە توانای وەچەکردنی نەبێتن لە مێدا هێلکەدان و هەروە منداڵدانی لا دەبرێت ئەو دوو شێوە نەشتەرگەریە بە شێوەیەکی بەربڵاو دەکرێتن تەبعاً لە نۆرینگەکانی ڤێتێنەری. شوێنی فرۆشتنی ئاژەڵە ماڵیەکانە خاوەنی ئەو شوێنە زیاتر ئاگاداری ئەو کارەیە. هەتا ئێستا لە کنە من هەتا 4 نەفەر بووە یعنی برێ ئەوەی هاتیە ئێستا نەفەر هاتێک کنە من گوتی خەسێنم ئەم نەمهێشتە. سەرۆکی ڕێکخراوی داکۆچی لە مافی ئاژەڵ پێی وایە خەساندنی پشیلە ئەگەر بۆ چارەسەری گرفتێک بێ ئاساییە بەڵام بۆ دروست نەکردنی وەچە کارێکی تابڵەی ناتەندروستە. وەکو چارەسەری بی جێگەی دەستخۆشیە چکە پێویستی پێیتی ئاژەڵەکە بەڵام ئەگە وەکو چارەسەری نەبی نەخێر من لەگەڵەوەی نیم. خەساندن کردارێکە لە ڕێی نەشتەرگەریەوە بۆ ڕێگەگرتن لە جوودبوون دەگرێت. ئێستا ئەو کردارە بۆ سەگ و پشیلەی ماڵی ئەنجام دەدرێت. خاوەنەکانیان پێیان وایە بەو شێوەیە ڕێ لە زیادبوونی ئەو گیاندارە دەگرن. ڕزگار کۆچەر NRT هەولێر.